ئەمڕۆ سەرژمێری بەڕێوە ئەچێت لە هەموو عێراقا. جا ئێمە ئێستا تەرجەمان بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵا ئەبێت لە یەکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی بۆی بزانین تا ئێستا لە ئامارە بۆی بزانین لە ئێستادا چۆن پرۆسەکە بەڕێوە ئەچێت و تاکو ئێستا چۆن بەڕێوە چوە. با لەگەڵ ئێوەدا لەگەڵ تەرزە بین. تەرزەم کاتەوە باش، سڵاو لێبێت. سڵاو لێبێت تەرزە، بەیانی باش. بەڵێ سەر کۆپەیەوەند سڵاوتان لەبێت، سڵاو لە بینەرانی خۆشەویستمان بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەرمانن، وەکەوەی کە هەمان ئاشکرایە لەلاتان بۆ ماوەی 2 ڕۆژ کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە ڕۆژی چوارشەم و پێنجشەم 20 مان با بڵێن کەرەنتینەی گشتی لە تەواوی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانە ڕاگەیەنراوە بۆ ئەوەی سەرژمێری گشتی تێدا ئەنجام بدرێت بۆ تۆمارکردنی تەواوی هاونیشتیمانیانی خۆشەویست بۆ ئەوەی ئامار و داتاکان بە شێوازێکی گشتی لەم سەرژمێریەیە بەڕێوە ببرێت لەلایەن تیمە تایبەتەکانی بەڕێوەبەتی ئاماری سلێمانی و تەواوی ئەو تیمانەی کە لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراقەوە کاری جدی لەسەر کراوە. ئێمە ئەمڕۆ قسە و باسی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە، بابزانین گرنگی و بایەخ و ئامانجی سەرژمێری لە تەواوی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان خۆی لە چیا ئەبینێتەوە، تا چەندە هەرێمی کوردستان لەم نێوەندەیە پرۆسێکی وەها پرسێکی وەها تا چەندە بۆی گرنگە داتا و ئامارەکان کۆکرێتەوە لەبەرەوەی دوجار ئەم پرسە گرنگە بۆ تەواوی سێکتەرەکانی تەندروستی، پەروەردە و ئابووری، کشت و کاڵ زۆر بواری دیکە ئەمە تایبەتمەندی خۆی هەیە، گرنگی خۆی هەیە. ساڵانێکی زۆرە سەرژمێری لە تەواوی عێراق و هەرێمی کوردستانە ئەنجام نەدراوە کە لە ساڵی 1970 کە بە نزیکەی 37 ساڵ ئەبێت سەرژمێری ئەنجام نەدراوە. ئەمڕۆ باز لەم پرسە گرنگاکەین ئەچینە لای زۆر بەڕێز کاک سۆران غەفور کا بەڕێزیان بەرپرسی هوەری لا سەرژمێری گشتی لەگەڵمانە. کاک سۆران ئەگەر ئەرکێشی فەرموو سڵاو بۆ ئامادەبوونت، سپاس بۆ تۆ بەخێربەی سەرچاو. با سەرتا لەوە دەست پێ بکەین سەرژمێری گشتی کە لە تەواوی عێراق و پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانە ئەنجام بدرێت، پێمان بڵێ ئامادەکاریەکان چۆنە، چۆن تیمەکان ئامادەکراون بە شێوازێکی زۆر باش. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان. دیارە ئەمڕۆ قۆناغی دووەمی سەرژمێری گشتی دانیشتوان دەستی پێکرد. قۆناغی یەکەم ژمارەدانان بوو لەسەر بیناکان و هەموو بینایەکمان تعریفە کرد، بەڵام ئێستا هەموو ئەو خێزانانەی کە نیشتەجێن لە سەر خاکی هەرێمی کوردستان و عێراق هەموو پارێزگاکان بەپێی وەحداتی ئیداری هەر کەسێ لە داخلی عێراقا بێ ئێمە سەرژمێریەکەین ئەگەر هەڵگری هەر جۆرە ناسنامەیەک بێ، کورد بێ، عەرەب بێ، فارس بێ، بەنگلادیشی بێ، هیندی بێ، هەرچی لەسەر خاکی عێراق بێ ئێمە سەرژمێریەکەین و ئەو کەسانە تۆمارەکەین بە ناسنامەی خۆیان و ئەم قۆناغە قۆناغێکی گرنگە. بۆیە داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەین کە بەردەوام هاوکاری تیمەکانمان بن. ئێمە ئەمڕۆ بەیانی 20 مانگ ئەم 2 ڕۆژە دانراوە بۆی کە تیمەکان سەردانی ماڵەکان بکەنەوە بۆی بزان زانیاریە ڕاست و دروستەکان چین، ژمارەیان دامانی خێزانیان چەنە و ئەگەر کەسێکیان لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە سەردانی کرابێ جارێکە سەردانەکرێتە بۆی بزانین معلوماتەکان ڕاست و دروستن یان نا، بۆی سابتیکەین کە ژمارە ئەندامانی ئەم خێزانە چەنە و تەمەنەکەیان چەنە، ڕێگەزەکەیان چییە، ئەمانە دیاریەکەین. بۆیە داوا لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویستەکەین لە ماڵەکانیان بمێنەوە تا ئەو زانیاریانیان لێوەرەگرن. مەرجنی ئەمڕۆ هەموو هاوڵاتیان سەردانیان بکرێت، لەبەرەوەی ئێمە بەیانیشمان لە بەردەسایە تا سەعات 12 شەو. بۆیە تیمەکانی ئێمە لە کاتژمێر حوتی بەیانیەوە دەست بەکارە بن هەتا 12 شەو لە هەر کاتێکە بەپێی چووکار توێژەرێک کە ئیشەکە لەم سەرژمێریە نزیکی 130 خێزانی هەیە، لەبەرەوە ناتوانێت لە یەک کاتە ئەمانە بکە، بەڵکو بە 2 ڕۆژ ئەم خێزانانە هەمووی نەجاتەیە. کاک سۆران بۆمان باس بکەی ئێستا بینەرانی خۆشەویستیش بینەری ئەم بەشی پرۆگرامن لەبەر ئەوەی بزانن چ بەڵگەنامەیە یاخود زانیاریەکان چی بێت کە بە تیمەکان ئەڵێن تاوکو و داتا و ئامارەکان زۆر بەباشی کاری لەسەر بکرێت. بۆ هەر ماڵێک چەند تیم دابش بووە و زانیاریەکان چییە کە لە هاوڵاتیانی خۆشەویست و هاونیشتیمانیان وەرەگیرێت؟ دیارە ئێمە یەک بژمێر سەردانی و خێزاناناکە کاتێکیەتە ماڵەکە تەنها ئەوەی کە پێویستە لەم ڕۆیە یاخود بەیانی و ماڵانی کە سەردانیان نەکرێ ئەوەی کە حازرێکن تەنها کارتی نیشتیمانیان هەبێت و هەروەها
یان ئەگە کارتی نیشتیمانیان نییە هەوێ ئەحوال مەدەنیان حاضر بێ ئیتر کافیە بۆ تیمەکانی ئێمە بەڵام لە چەند ڕۆژی داهاتووترە کە لە دوای 25 مانگەوە تیمەکانمان جارێکی تر سەردانی خێزانەکانەکەنەوە پێویستە هەم کارتی نیشتیمانی هەم کۆبوونی خۆراکیش حاضرکەن تەنها ئەو دوو بەڵگەنامەیەمان پێویستە وەکو شتێکی فەرمی کە پێویستە هاوڵاتیان لە ماڵەوە بەجێ بێڵن ئەگەر هاتوو کەسێ لە شوێنێک بوو کە ئیشیە کرد لەو کاتانەیە بە هەمان شێوە کەسانش تۆمارەکەین و ئێمە جیاوازی ناکەین لەو کەسە عێراقییان غێر عێراقیە هەموو کەسێکە لە داخلی خاکی کوردستان بێ خاکی عراق بێ ئێمە و کەسانە سەرژمێریەکەین و ناویان تۆمارەکەین بە پێی مواسەفاتێکی خۆیانیانە تەواوی ئەندامانی خێزانەکە ئەبێت لە ماڵەوە بن بۆ ئەوەی تەواوی تیمەکان زانیاری دروست و ڕاست وەربگرن لە تەواوی هاوڵاتیانی خۆشەویست و لە هەمان کاتا بپرسین ئەگەر هاتوو کەسێک زانیاری دروستی نەیە چۆنی ڕۆبەڕووی تیمەکە ئەبێتەوە کە بتوانن زانیاریەکان بەڕاستی وەربگرن. بەڵێ دیارە ئەمە کەوێتە سەر هۆشیاری هاوڵاتی سەبارەت بە مۆزوعە ئێمە زین پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوان نزیکەی 36 ساڵە لە هەرێمی کوردستان و عێراقا نەکراوە لەبەرەوە هاوڵاتیان هەندێک جار هۆشیاریان کەمەکایە ئەم داتەوە زانیاریانە بۆچی لیان وەرەگیرێ احتیمالی هەندێک لە هاوڵاتیان زانیاریەکانیان بشارنەوە ئێمە تیمەکانمان ڕاهێناوە کە بە شێوازی جیاواز ئەو معلومات و زانیاریانە لە خەڵکەکە وەربگرن و ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە بە ڕاست و ڕەوانی جوابی پرسیارەکانی بژمێرەکان بنەوە ئەمە هیچ ڕەبتێکی نێ نە بابایەوە نە هیچ ڕەبتێکیە بە هیچ جۆرە ئیجراعاتێکی ڕسمیەوە یعنی ئەگە کاتێک بۆ ماڵی من ئەگە پرسیار لە من بکەیتەوە وەکو بژمێرێک پێم بڵێ ئەم خانووی خۆتە یان کرێ یان هەرچێکە ئەگەر بڵێ کرێیە خۆ من ناچم ئەرزە و شوقە و بەمێ و من ناچم ئەگەر بڵێم تۆ بڵێ خاوەنیتی من سبێنێ بڵێم وەڵاوە تۆمارم کرد لەسەر جەنابتان و بڕۆنەوە سوورەت قەیدەکەیەتی ئەمە ڕێوشێنی خۆیە کەواتە ئەمی سەرژمێری تەنها بریتە لە چی لە کۆکردنەوەی داتا ڕاست و دروستەکان لە مەیدانیەوە بڕاستە و خۆ ئێمە هەموو هاوڵاتێک هەموو خێزانێ پرسیاری لێکەین ئەمە جیاوازە لە پرۆسەکانی تر پرۆسی ڕووپێویەکانمانەیە کە ئێمە ساڵانە ئەنجامیین مەسەنەن لە عینەیەکە لە گەڕێکێکە دەم خێزان وەرەگرین وەکەین بە عینەیە بۆ گشتی بەڵام ئەمە تاک بە تاکی خێزانەکان پرسیاری لێکەین یعنی ئەگە معلوماتەکانیان ئەگەر لە سەدیش ڕاز نەبێ نزیکە بێتەوە لە ڕاستیەکی تەواو لەبەرەوەی هەموو معلومات و زانیارەکان ئێمە بژمێرەکە چێ ڕاستە و خۆ لە خێزانەکانەوە وەریەگرێ بۆیە داوا لە هاوڵاتیانەکەین ئەم شتە لە خیاڵی خۆیان دەرکەن کە ئێمە هیچ پەیوەندیەکی نییە بە هیچ شتێکی ڕسمی و معاملاتێکی ڕسمیەوە و خاڵێکی تر کە تەکیدی لێ بکەینەوە بە پێی یاسای ئامار ئێمە هیچ معلوماتێک هیچ زانیاریەک هیچ خێزانێک نادرێ بە هیچ کەسێک تەنانە حکوومەتیش خۆی ناتوانێت ئیسفادە لەمە بکە لە ڕووی چیەوە لە ڕێو ئیجراعاتانی وەکو زەریبە و ئەو شتانەوە بەڵام حکوومەت چی لێکە یەت ئەو کەسانی کە پلان دانێن ئەم زانیاریە ڕاست و دروستانە وەرەگرن لەسەر ئەساسی ئەم زانیاریانە چیەکە پلانی ڕاست و دروست دانرێ زۆر جا گلەیمانەیە مەسەڵێن وڵا بۆچی بۆ منتیقەیەک فلانە مەشروع کراوە خەڵکیشی کەمتیایە ئەمە لە بەرەنجامی نەبوونی زانیاریە بەڵام کاتێک کە معلومات و زانیاری وەرگرت مەسەیەکێ لەو معلوماتانە معلوماتی خوێندنە ئەڵێن چەند تەلەبەی بنەڕەتیمانەیە ئامادەیمانەیە لەم منتیقا دەرەچێ ئەوەنە تەلەبەی بنەڕەتیمانەیە ئەڵێن زەحم بەڵێ هەمووی جیاکراوە ئەڵێن دەی دوای 5 ساڵی تر پێویستمان بە چەند مەکتەبی ئامادەیی هەیە ئەان لە شوێنێکا سێرەکەین پێویستی بە قوتابخانەیەکی 26 پۆلی سێرەکەن 12 پۆلی دروستەکرێ بۆ لە بەرەنجامی نەبوونی داتا و معلوماتی دقیق و ئەم سەرژمێریانە لە عالەماوەی کە جەختی لێکرێتەوە ئەبێت 10 ساڵ جارێک ئەبدیت ئەم معلوماتانە بکرێتەوە بەڵام خۆتانەزان لە عێراقا لە ساڵی 1970 نەکراوە ومێ دەکەین بتوانین 10 ساڵی تر هەمان پرۆسی سەرژمێری بە ئەنجام گەینین بۆی ئەو پلانە ڕاست و دروستە دەرکەین خاڵێکی تر کە زۆر گرنگە لەم سەرژمێریە مەوزوعی بە ئەلیکترۆنیکردنی سەرژمێریەکەیە ئەم سەرژمێرە کە بە ئەلیکترۆنی کراوە یعنی بە فۆرم پڕ ناکرێتەوە دوایی یەکێ بچێ داخلیکە ڕاستە و خۆ بە تابلێت پڕەکرێتەوە داتا و معلومات و زانیاریەکان یەکسەر بەردەستن یعنی ئێستا لە دوای 21 مانگ یەکسەر ئەتوانین دوای سعات 12 شەوە توانین بڵین عێراق چەند کەسی تایە هە پارێزگای سلێمانی چەند کەسی تایە چەندی نێرە چەندی مەیە یەکسەر ڕاستە و خۆ ئێمە ئەو معلومات و زانیاریانە لە بەردەستمان نابێت.
کاک سۆران بیرمان نەچێت وەڵامی ئەو پرسیارەم وەرنەگرت تاوی ئەندامانی خێزانەکان ئەکرێت لە ماڵەوە بن هەر با بڵین خێزانێک چەند ئەندامی خێزان بوون ئەبێ سەرجەمیان لە نێو ماڵەکە بێت بۆی تاوی تیمەکان زانیاریەکان وەربگرن یاخود نەخێر بە پێچەوانەوە تەنیا یەک کەس ئەتوانێت تاوی زانیاریەکانی ئەندامانی خێزانەکە بیات بە تاوی ئەو تیمەی کە سەردانەکە بێگومان هەموو ئەو خێزانانە ئەگەر ئەندامەکان یەمووی لە ماڵەوە بن باشترێکە بۆ یارمەتی بژمێرەکە بە لە پڕکردنەوەی زانیارە ڕاست و دروستەکان ئەگەر هاتوو کەسێ بە مەسەن جەنابتان ئێستا یعلام و لە دەرەوە لە ماڵی خۆتانانین ئێمە بە هەمان شێوە هێزە ئەمنیەکان ئەوانەی کە لە دەوامی فەرمیان لە خەسخانەکانە ئەوانەی کە نەخۆشن یان هەر کەسێکی تر بە هەر هۆکارێکی تر نەیتوانیەوە حازر بێ لە ماڵەوە ئاساییە ئەم حاڵەتە ئێمە ئەیان نووسین و ئیشکالێک بۆ هاوڵاتی بەڕێز دروست نابێت. کۆتا پرسیارەکەم کاک سۆران لە دوای ساڵی 1970 کە سەرژمێری گشتی ئەنجام درراوە ڕەنگە زۆرێک لە پارێزگاکان بێبەش بوو بێتن لە سەرژمێری گشتی پێمان بڵێ بۆ تاوی هەرێمی کوردستان گرنگی و بایەخی بەشداریکردنی تەواوی هاو نیشتیمانیان لە بەشداریکردنی ئەم پرسە گرنگە ئەم پرۆسە گرنگە تا چەندە گرنگە هەمووان بەشدار بین هاوکار بین بۆ بەشداریکردنمان لە پرۆسەیەکی وهای گرنگ کە پەیوەندی بە تەواوی عێراق و هەرێمی کوردستانەوە هەیە دیارە ئێمە هەموو حکوومەتێکی باش کاتێک کە باسە کریاڵان ئەم حکوومەتێکی باشە لەسەر پلانی ڕاست و دروست ئەڕوا هەموو پلانێکی ڕاست و دروستیش دەبێت لەسەر معلوماتی ڕاست و دروست بنیاندرابێ ئەمە زۆر گرنگە بۆ هەموو سێکتەرە جیاوازەکان ئێمە لەم سەرژمێرەوە کۆمەڵی داتای زۆر جیاوازمان دەسەگوێت لە هەموو قتاعەکانە لە تەندروستیە لە خوێندنە لە کارکردنە بۆی بزین چەند کەس کارەکە و کۆمەڵی معلوماتی تری گرنگ کە لەم سەرژمێریەوە بەدەستمانەگا معلوماتی زۆر باشمان هەیە مەسەن مناڵانی ئیشکەریەکێکە لەو شتانێک کە معلوماتمان دەسەکەوێت کۆمەڵی معلوماتی زۆر هەیە کە ئەو ڕۆژە لە کورسات بە دوور و درێژی حەقل بە حەقل پرسیارەکانمان شەرح کرد هەموو ئەمانە بنە بنەمایەک بۆچی بۆی کە پلانی ڕاست و دروستی لەسەردان دەدێ و ئەو شتانێکی ئێمەیکین ئەو مەشروعانێکی ئێمە بنیادێنین لەسەر زانیاری ڕاست و دروست بێ بۆی هەدەف و ئامانجا ڕئیسیەکە پێکێکە خزمەت و خۆشگوزەرانیە بۆ هاوڵاتیان و دابینکردنی خزمەت گوزاریە پێویستەکانەوە. زۆر سپاس. سپاس بۆ زۆر بەڕێز کاک سۆران غەفور کا بەڕێزیان بەرپرسی هونەری لە سەرژمێری گشتی سپاس بۆ ڕوونکردنەوەکانی گرنگە هەمووان بەشداری لە سەرژمێری گشتیا بکەین کە لە تاوی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانە تەواوی تیمەکان دابەش بوون لە تەواوی گەڕکەکانی شاری سلێمانی و تاوی پارێزگاکانە بۆ ئەوەی داتا و ئامارەکان کۆکەنەوە وەکەوەی کامیوانەکەشم ئاماژەی پێکرد گرنگی و بەژاریکردنی هەرێک لە هاو نیشتیمانیان لە سەرژمێری گشتیە ئەومان بۆ دەرەخات کە بۆ هەر سێکتەرێکی گرنگ بۆ هەر پرسێکی گرنگی پەروەردە خوێندن ئابووری کشت و کاڵ زۆرێک لە سێکتەرەکانی دیکە کاریگەریکی زۆر باشی ئەبێت کە ئێمە بتوانین بەشدار بین لەم پرۆسە گرنگە.